سڵاوتان لەبێت و یەکەواڵ دەست پێ دەکات. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان دەیەوێت لە ڕێگەی قەڵەمێکی تایبەتەوە ڕێگری لە ساختەکاری لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بگرێت. شۆڕش حەسەن بەڕێوەبەری گشتی فەرمانگەی پەیوەندی و ڕاگەیاندنی کۆمیسیۆن بە ڕووداوی ڕاگەیاند پێنووسێکی تایبەت بۆ هەڵبژاردننی پەرلەمان دروست کراوە کە تایبەتە بە کۆمیسیۆن و لۆگۆی کۆمیسیۆنی پێوەیە وەک مۆرێکی بچووک وایە و لە هەموو بنکەکانی دەنگدان هەیە. شۆڕش حەسەن گوتیشی دەبێت هەموو دەنگدەرێک بۆ پێنووسە دەنگی خۆی بدات ئەگەر بە هەر ئامێرێکی دیکە دەنگ بدەن ئەوە دەنگدەران دەنگیان هەژمار ناکرێت و چونکە لەو ئامێرە پشت بە هیچ ئامێرێکی دیکە بۆ دەنگدان نابەسرێت. ڕۆژی یەکشەمەی داهاتوو کە دەکات تا 30 2018 هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەچێت. بڕیاردەری ئەنجومەنی کۆمسیاران هۆشداری دەدات بە کارمەندەکانی کۆمیسیۆن بۆ ڕۆژی هەڵبژاردن و دەڵێت هەر فەرمانبەرێکی کۆمیسیۆن کەم تەرخەم بێت سزا دەدرێت. ئیسماعیل خورماڵی بڕیاردەری ئەنجومەنی کۆمسیاران لە ڕاگەیەنراوێکیدا کە لە کاونتی خۆی لە چۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاوی کردوتەوە ڕای دەگەیەنێت هەر فەرمانبەرێکی کۆمیسیۆن کەم تەرخەم بێت سزا دەدرێت بە زیندانیکردن بۆ ماوەی 1 ساڵ و غەرامەکردنی لە 100,000 دینار کەمتر نەبێت و لە 500,000 دینار زیاتر نەبێت. هەر لە بڵاوکراوەکە داهاتووە و نووسیوێتی بە پێی خاڵی 1 لا بڕگەی 6 لە مادەی 57 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کرا و هەر کەسێک سندوقەکانی دەنگدان یان کاغەزەکانی دەنگدان یان تۆمارەکانی دەنگدانی لەلا بێت و بیشارێتەوە یان لە ناویان بەرێت یان خراپیان بکات یا خۆتێکیان بدات و هەروەها بیان دزێت یان ئەنجامەکان بە هەر ڕێگەیەک بێت بیگۆڕێت ئەوە بۆ ماوەی 1 ساڵ زیندانیکردن سزا دەدرێت و غەرامەکردنی لە 100,000 دینار کەمتر نەبێت و لە 500,000 دیناریش زیاتر نەبێت. لێکۆڵینەوەیکی ناوەندی لێکۆڵینەوەی ڕووداودەری دەخات زۆرترین ئەو کەسانەی دەنگ نادەن لە سلەیمانین و کەمترینیشی لە دووهۆکن. لێکۆڵینەوەکە کە وردەکاریەکەی سبەی لافتەنامەی ڕوودا و بڵاو دەبێتەوە تێیدا پرسیار لە خەڵک کراوە کە بەشداری دەنگدان دەکەن یاخودنا لە سلەیمانی ڕێژێ و کەسانی کە بەنەخێر وەڵامیان داوەتەوە ڕێژەکەی گەیشتۆدا 19 هەمان پرسیار لە خەڵکی هەولێر و واروەها دووهۆکیش کراوە لە هەولێر 5 خەڵک دەڵێن بەشداری ناکەن و لە دووهۆکیش 30 خەڵک گوتویانە لە هەڵبژاردن بەشدار نابن. هاوکات لە ڕاپرسیەکەدا 90 خەڵک لە هەولێر دڵنیانین کە دەچنە دەنگدان یاخودنا لە دووهۆکیش 112 خەڵک و لە سلەیمانیش بە هەمان شێوە 112 خەڵک دڵنیانین دەچنە دەنگدان یاخودنا. هەواڵە گەرمەکەی ڕۆژ و ئەو هەواڵەی کە گومانی لەسەر ئەمەیە هێشتا هیچ هێزێکی سیاسی نییە یان نەیتوانیوە بەدیلی گۆڕان بێت. گۆڕان هێشتا سەرڕای کەموکوڕیەکانی وەک پرۆژەی سیاسی باشترینە و بەدیلی دروست نەبووە. ئەوە دەستپێکی وتارێکی هۆشار عەبدوڵڵا پەرلەمانتاری خولی پێشی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی گۆڕان. هۆشار عەبدوڵڵا باز لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکات و دەڵێ ئەوانەی دەیانەوێت فەشەل بە گۆڕان بهێنن لە باشترین حاڵەتدا ئەگەر سەرکەوتوش بن ناتوانن خۆیان بە بەدیلی گۆڕان و تەنیا ئەو خزمەتە بە یەکێتی و پارتی دەکەن. دەربارەی دەنگی دەنگدەران و بەشداری ئەو نیشتیمانیان لە هەڵبژاردن ئەوەڵ سوڕاوی گۆڕان دەڵێ دڵنیا بن هەموو دەنگ نەدانێک وەک دەنگدان وایە بە یەکێتی و پارتی بە تایبەت پارتی. گرێوی ئەمجاری تەزویر لەسەر دابەزینی ڕێژەی بەشداری هاوڵاتیانە بۆ ئەوەی ئەم دوو حیزبە جارێکی دیکە ببنەوە زۆرینەیەکی گەورە خۆ ئەگەر بڕیاریش بێت بە تەواوی ساحەکە بۆ ئەوان چۆڵ بکرێ ئەویان شتێکی دیکەی و قەنەعەتی خۆت دەدەزانێت. لەسەر ئەم پرسە دەچینە سلەیمانی لەوێ سامان بەشارەتی پەیامنێری ڕوودا و میوانی بەرپرسی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە سلەیمانی کردووە. سامان سڵاوتان لێبێت بزانین ڕابۆچوونی پارتی لەسەر وتاری هۆشار عەبدوڵڵا چییە؟ بەڵێ ڕۆژان کاتان باش. ئەلبەتە ئەم دۆخەی کە ئێستا وەکو بانگەشە هەڵبژاردن هەموو لایەنە سیاسەکانی تێکەوتووە هەر یەکە و بە جۆرێکانی گزارش لە بۆچوونی حیزبەکەی خۆی دەکات. ئەوەی کە ئێستا تۆزی قەلەقی پێوە دیارە بە تایبەتی ئەو حیزبانی کە لە سنووری پارێزگای سلێمانین ترسی ئەویان هەیە کە دەنگدەرەکانیان نەچێتە سەر سندوقەکانی دەنگدان. دوو جۆر دەنگدەر هەیە کە لە ناو هەرێمی کوردستانە دەنگ دەدەن. دەنگدەری
کۆنکرێتی هەیە دەنگدەری خۆڵەمێشیش هەیە. ئەلبەتە ئەو حیزبە ئۆپۆزیسیۆنانی کە دەنگدەرەکانیان دەنگدەری خۆڵەمێشین ئێستا زوێرن، ئێستا تووڕەن لە دەنگدان، چونکە بەشێکیان پیان وایە کە ئەو داخوازی و داواکاریانی کەوان هەیان بووە جێبەجێ نەکراوە. بۆیە ئەوانەی کە دەنگدەری کۆنکرێتین هەریەکە لە پارتی و لە یەکێتی ئەمانە ڕەنگە جۆرێک لە جۆرەکان و گرفتیان نەبێ، هێندەی بۆ نمونە گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و حیزبەکانی دیکەم گرفتیان هەبێ. بۆیە ئەم جۆرە قسانە دەکرێت ترسی ئەوە هەیە کە لایەنگرانیان دەنگدەرانن کە نچنە سەر سندوقەکانی دەنگدان گوایە لەلایەن پارتی و یەکێتیەوە تەزویر بە دەنگەکانیانەوە دەکرێت یاخود دەنگی ئەوان دەبرێت بۆ ئەمان. من بۆم پرسە بەڕێز عارف تەیفور سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتیم کردووە لە شاری سلێمانی. کاک عارف هەم کاتت باش، سپاس بۆم دەرفەتە. بۆچی ئەم لایەنانە ینی زیاتر ترسی ئەویان هەیە کە دەنگدەرانیان سەر سندوقەکانی دەنگدان پارتی یەکێتی دەنگەکانیان تەزویرکەن، بە تایبەتی تریش پارتی بۆ ینی ئێمە بەڕاستی مشکلی ئەمە نییە، کێشەی ئەمە نییە خەرکی ئەوانە چێتە سەر سندوق دەنگەدا بۆیان یان دەنگ نادا. بەڵام ئەمە هەمووی لە نەتیجێ ئەوە هاتووە ئەم جارە شکستی چاک زیاتر ئەهێنن لەبەرەوە ئەیانەوێت لە ئێستاوە تەختی ئەوە بکەن بڵێن ئێمە دەنگ دەرمان نهاتوو بۆ دەنگدان. وی لا دەنگدەرێکێکە دەنگدەری ئەساسی بێ ئەچێتە سەر سندوق و دەنجی خۆیەدا ئەمانە. مەسەلەی تەزویریش بەڕاستی ئەوە شتێکی بەهانەیە کە بە ئێمە یاگرندا بە تەزویرتان کردو شتێ. من نەتوانم قەنەعەتی بە هەموو کەس بێنم کە وەکو ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان تقریبا قەرارێکی نهاییمان هەیە بە هەموو ئەگە بێ حەزمی خۆمان و وەزعی خۆمان بزانین لەناو ئەم میلەتەیە چەند خەڵک لەگەڵ ئێمە یا چەند لەگەڵ ئێمەیە. لەبەرەوە زۆر ئێمە دوورین لە تەزویر و لە ئەو شتانەی کە بکرێ. بۆیە بەڕاستی ئەمە بەهانەیە، من بە بەهانەیە بینم ئەو کابرایی کە واڕیانە و کوڕێکە واڕێ لە هەر حیزبێک بێ بە تاکیدەوە دیارە ئەزانێ مسبق کە ئەوان ئەم جارە زۆر دابەزن و دەنگ نایەنن. پرسیارەکەم وا بکەمیانی وەکو پارتی دیموکراتی کوردستان ومێتان هەیە لە سنووی پارێزگای سلێمانی ئەم دەنگدەری ئێوە زیادکە یاخۆتەوەی کە من نامنایەت دەنگدەری خۆڵەمێشی کە پێشتر ینی خۆیان یەکلایی ناکەن و تاو کاتەی ئەستە سەر سندوقی دەنگدان دەنگەکانیان بۆ ئێوە بگەڕێتەوە؟ ئێمە لە سنووری سلێمانی قەناعەتمان هەیە کە تەزویرمان لەکراوە، دەنگەکانمان براون. ئەم جارە ئینشاڵڵا چاودێرەکانمان ئەوەندە وریابن وەکو جەنابی سەرۆک ئێستا ئیشارەت پێدا کە ئەو چاودێرە وەکو پێشمەرگەیەکە بێ لەسەر سندوقەکە بە هەموو نوعێک دیفاع لە وەزعی پارتی دیموکراتی کوردستان بکە. ئومێدمان وایە کە ئەم جارە نەیەڵن ئەو تەزویرە بکریان ئەو دەستکاری لە دەنگەکانمان بکرێ. بۆیە بە تاکید ئەم جارە فەرقێ بێ لەگەڵ ئەوەی عێراقی کە هەڵبژاردنی عێراقی کرا دەنجێکی باش بە تەوان چاوەڕێەکەین. خەڵکێکی زۆر کەوتۆ ناوە خۆڵەمێشی، خەڵکێکی زۆریش لەوانە هەیە ئێستا قەناعەتیان پیا کردو کە ئەبێ دەنگ بدەن بە پارتی دیموکراتی کوردستان، چونکە حیزبێکی ئەساسیە بۆ دیفاعکردن و پارێزگاری هەرێمی کوردستان. یەکەم دووەمەوە داکۆچیکردن لەسەر دروستکردنی دەوڵەی کوردی لەم ناوچەیە کە ئێمە تیاژین لە ناوچەی بینی ئەم وڵاتانی کە داگیرکەری کوردستانن. ئەمان تەبیعی تاسیری لەسەر ناحێنێتەوەی تاسیری لەسەر خەڵکە تاسیری لەسەر دەنگدەرە. دەنگدەریش بۆ خۆی هەستی ئەوەندەی هەیە کە بزانێت دەنگ بچێدا بە تاکی دەتوانێت ئەچێ لەوێ دەنجی خۆی بە پارتی دیموکراتی کوردستانەدا کە مدافعی ڕاستەقینەیە لە میلەتەوە لەم گەلە. سامان بەشارەتی پەیامنێری ڕوودا و کە لەگەڵمان بوون سوپاس بۆ ئێوەش کا لەگەڵ ئێمەمانەوە یەک هەواڵمان پێشکەشکردن. شاد و بەختەوەر بن.